ئەو کانیە لە باو باپیرانەوە گوێمان لێ بووە کە ناوی کانیە جووە، کانیەکە ئاوی یەکجار زۆر بووە، لە هەموو کانیەکانی سیرەکان ئاوی زیاتر بووە. ئەو کانیە بۆیە ناویان لێنایە جوو، دیارە جووەکان وەختی خۆی داتنە سەری ئەو ملەشە بینی ئەو ملەی ئێستا لێرە لە بەرامبەرمان دیارە ئەوە پێی ئەڵێن قەبرە جووان. قەبرە جووان چونکە قەبری جوولەکەکان ئەلێرە بووە، ئەو جای احتیمالە جەنازەی خۆیان لێرە شوشتیە یان ئاویان لۆ قەبرستانی لێرە ڕابردیە، خەڵکی مسلمان نهاتیتە سەو کانیەی، تەنها جوولەکەکان لێرە بووینە، دین تەسیری لێکردینە و ژمارەی جووەکان لێرە وەکو زانیمان 5 ماڵ بووە لە سیرەکان. کاتی کە جوو ئیعلان کرا ببنە حکومەت ئەو 5 ماڵانە لێرە ڕۆیشتینە، ملک و ماڵی خۆیان بەجێشتیە، بەڵام ئەو جوانە وەکو من بزانم ساحیب عەرض نەبووینە لە سیرەکان، کارەکانیان خمچی بووینە، وەستای نەجاڕی بووینە، بازرگان بووینە، شتیان کڕیە تووتن و مەسەلەن جەوی و کەوڵی حەیوان و شتیوە ئەیان بل بۆ مووسڵ، ئەوانە کاری بازرگانیان دەکرد جوولەکەکان و احتیمالی شاوانە هەر کوردی ڕەسەن بووینە کاتی خۆی لێرە ئیدی لەسەر دینی خۆیان ماینەوە، هەر بە جوواتی ماینەوە چونکە نەمازانیوە لە شوێنێکی تر هات بنە سیرەکان. خۆی جووەکان کە لێرە بووینە لە دێر زەمانەوە مێژوو لێرە بوونیان وەکو لە ئەوەل کە هاتبن مێژۆکەیان نییە، لەبەر ئەوەی سیرەکە جێکی کۆنە کەس ناتوانێت سەرەتای مێژۆکەی ببینتەوە، بەڵام هەتا پێش چلەکان وجودیان لێرە هەبووە و عورفی کۆمەڵایەتیشان هەبووە، سەردانی خەڵکیان کردیە و ئیشی هەرەوەزی و هاوکاری یەکتریان کردیە و لە هەمان کاتیشدا ژن و ژنخوازیش مەقسەد هەبووە، لەو نمونە ئافرەتی جوومان هەبووە مسلمان بووە و ئێستا لەوانێ مناڵی هەبن کە بەخۆ لە ژیانیندا نەماون، لۆیە جووەکانش یەکێک بوونێ لە بنە ڕەسەنەکانی سیرەکان و لێرە دانیشتوونە لەو بەری کە پێڵن کانێ جوو ئەو کانیە بەناو وایە گەڕەکەکمان لە پێشە چەند ماڵێکیان لەوێ هەبووینە هەتا ئەو کاتێک کە ئیسرائیل سەحبی کردنەوە گەڕانەوە چوونەوە ئیسرائیل ئەوانە هەر لێرە بوون، لۆ نمونە یەک لەوانە لە مجێسەر بوو ناوی فاتمە عەرەب بوو، لە بنەڕەتدا جوو بوو ئەو ئافرەتە، لۆیە جووەکان وجودیان لێرانە هەبوو. وچی ئەمە زانیە لە مجێسەرێک کە باو باپیرین لێرە بووینە پێشی ساڵە 1940 لەو گوندەی بووینە، ئەو گوندە نایم جێسەر ئەو گوندەشە تاریخێکە قەدیمی هەی، ئەو جانە جوولەکە لێرە بوون، ئەو چەند ماڵێک بووینە لێرانە بووینە لەو منتیقەی لێرە گەڕێکە خاینێک بوو، ئەمە بینێ بەس ئەجێرنەوە، ئەو جوانش ئیشان ئەوە بوو ڕیسیانە کری لە ڕەوەندا و لە صاحب دەوڵەتە لە خمیانە جانە گۆتێ خم ینی لە ڕەنگە ئێج هەندێکی سۆرە بوو، ڕەشە بوو، شینە بوو، ئەوانە بوو جەوی شتیانە کری، معاملێکی سەرپێیانە کرد، معاملێکی سەرپێیانە کرد و ئەیان بردە ئێجا ئەیان بردە لایە ڕواندزیە وەختێ نزانم بردیانە چ مەملەکەتێکی ئان فرۆت و تیان هیناوە، ئیشان ئەوە بوو ئەو جوانە. هەتا جووەکان لێرە بوون ئەوە تایبەت بوو بە جووەکان، گوند لەو بەری بوو، هیچیان بەو کانیەی نەبوو، هیچ ماڵێک لێرە نەبوو، تایبەت بوو بە جووەکان، بەس جوو دەهاتنە سەر، بەڵام کە جووەکان ڕۆشتنی دی ئاوەدانی تیا بوو لێرە لەو بەرەی ئیتر مسلمانەکان لێرە کردیانەوە جێ نوێژکردن و کانیەکی خۆش بوو، ئاویان لێ دەبر بۆ ماڵەکان و پێشەوەی ئەو مەشروع دروست بکرێتن. هاوکاری یەکتریانە کرد و تەعادا نەبوو لێرە، هەمویان پێکەوە ژیان و بەشداری یەکتریشیانە کرد لە زۆر بۆنە و لە کاری هەرەوەزیش، هەتا کاری هەرەوەزیش هاوکاری یەکتریانە کرد. نەمزانیوە لە باو باپیرانمان کە ڕۆژێک لە ڕۆژان تەعادا لە جووەکان کرابی مسلمانەکان یان جووەکان تەعادایان کردبیتن شتی وان نەبووە، پێکەوە ژیانە بە ئاسایی بووە، احتیادی بۆ ژیانە، یعنی ژیانێکی پێکەوەی بووە. ئێرادەی خۆیان ڕۆیشتن کە دەوڵەتی جوولەکەی ئەعلان کرا ئەوانە ڕۆیشتن بە پێیان لێرە چوونە ڕوانزە، لە ڕوانزش بە سیارەی دردیان بۆ هەولێر و ئیدی لۆ بەغدای ئەڵجیانە. کانیەکە کانیە بەناوی کانیە جوێ چونکی جوا ئیشا تێکردە، وەختی خۆکە جوو لەوێ بووینە ئەو کانیان دروست کرد و ئیستفادان لێ کردێ. ئەلعانەش ئێستا کە جوولەکە ڕۆیشتن و نەمان ئێستا ئیسلامێنە ئیستفادە لێ بینین، 80 ماڵەکەنی ئیستفادەی لەو کانێ بینین کە جوا دروست کردە لەوێ. جووەکان لێرە هیچ پەرزگاشی ڕسمی نیان بۆ لەبەرەوەی کەمینە بوو لێرانە، زمانیشان
زمانی ئێرەیان بەکارینەوە بەس ئەکرێ زمانی خۆشیان هەبی شارەزانیان لە زمانەکەی خۆیان هەبی بەس وەکو عام لێرانە گفتوگۆ و ئاخاوتنەوەوانە ئەمەکو قسەمان کردێ باو باپیرانە ئەوانش ئەوها گفتوگۆ قسە و ئاخاوتنیان کردێ کەسیان نەهاتی تو ئێرە قەت نەژن نە پیاویان نەهاتیە کەس بڵێ ئێرە من خەڵکی سیدەکان بووینەوە لەوانەیە مردبن هەمویان نەمابن احتمال هەر وەکو مەبووینەوە کۆ موسڵمانان ئێرە بووینە بەڵام جلک و بەرجان ڕێک و پێکتر بووە لە ئێمە چکە ئیمەی کاسبیان نەکرد ئەوان کاسبیان ناکرد هە لە ماڵەوە بوون یعنی چکابرای گۆتەنی جلچیان جوانتر بووە لە ئێمە بە حکمی ئەوەی کە هاتو چۆ شارەکانیان نەکرد چی نەنزانی کە کاسبیانی فەلاحەتیان کردبی بەس ئیشا دەستان ناکردی وچی چێ یعنی ببین تشتانی کڕی و ئێفرۆشتیانەوە یەک لەو تشتانە جەوی هەبوو جەوی لە جوونیا ئەکراوە بەنیشتیانە کڕی بەنیشتی پەدارە بەناوەتێ لە معاملات دیگە هەندێک ئەوێنە توجارە نەموستەیە کرد ئەوان تاتن لای هەولێری و لا ڕوانزێ ئەو تشتێ خوارە داوان پاران لێ وەرەگرت بخۆن پە ئەرزاقەدا چەندی لیان پرسی بوون لەو ئەردیس پێنەمە و باو باپرێنەمە نازانێت کە وڵا لە فلان زێی ئەو زەوێکیانە کردە برنجیان ماشیانی گەنم جۆ تشتیوە نەبووە بەس معاملەی سەر پێ حیوان بکڕ و بفرۆشۆ چێلێ بکرە و بفرۆشۆ ئەو ئیشانانی نەکردێ جوەکان لێرانە بووینە مەسەلۆن لەو بەری ماڵیان هەبووە هەندێک مالیان لەو بەری بنەوە هەندێک شانەکن کانێ جوێ بووینە کار کانەکەیان بەناوە خۆی مەشهورە بە کانێجوو لەو دوو شوێنانە بوونیان هەبوو ماڵ و دامەزراندنی خۆیان لەوێ بووە لەو منتیقەیە ژیانە لەو پێشەوەی هەندێک مالیان لەوێ بووینە هەبوونی جوەکان لێرانە شاهدی ئەوەیە کە ئێمەی موسڵمان هاوڕێ و هاوبیر و دۆستی هەموو دینەچین دژایەتی هیچ دینەچی ناکەین لۆیە ئەوانەی ئێستا دینداری بە مرۆڤ ئەفرۆشن بە کورد ئەفرۆشن ئەمە خاوەنی ئەو شووناسن کە کوردمان جومان لەگە ژیاوە یەزیدیمان لەگەیە لە بۆ نمونە مەسیحیمان لەگەیەوە ئەو هەموو ئاینانی کە ئێستا لە کوردستانانە نیشانەی ئەوەنە کە ئێمەی کورد هەموو دۆستی موسڵمانین هەموو دۆستی غەیرە موسڵمانین و لە هەمان کاتدا سەروی هەموو شتێن مرۆڤ دۆستین ڕێژەی جوەکان و مسلمانەکان تقریبا نێزیکی یەکتری بوو ئەگە جوولەکان 5-6 ماڵ بووبوونە مسلمانەکانش 7-8 ماڵ بووینە ینی ڕێژەیەکی کەم بووە لە سیدەکان ژیاون بەڵام پێشتر لەوانەیە زۆر بووینە بە سەبەبی تاعون و شتیوە زۆر خەڵکیان لێ مردووە لە هەردوو لایەن بۆیە ئەو قەبیستانە زۆر قەبری لێ بوو ئەوەی کەسە لە پشتەوە دیارە قەبری جوولەکان چکەوە نسبەی 5 ماڵ نییە ئەسلەن کێشەشیان نەبوویە پێکەوە ژیان بوو هەر عەشیرەتەمەش هەر ئەبێنی برا دۆست ینی یە میێوان دۆست بێ و کەیفە پە خەڵکی دیاتی و فەلێنە لێرە بوو جوولەکەینە لێرە بووی فەلەپە ڕسمی لێرە نەبووینە لەو گوندەی بەس وەستا بووینە هاتینە ئیش و میشان نەکردێ ئین هات و زۆر احتیاجێ و قەت کێشیان نەبووی لە بینی ئەو ئەدیانانە زۆر بە ئازادانە ژیاون هیچ ئیشکالیان نەبووە کو من و تۆی موسڵمان ژیاوین کە کوردین ئەوان بە هەمان شێوە ژیاون لە گەڕانەوەش کەس زۆری لێ نەکرد ئەوە هەو بوو حکوومەتەکەیان دامەزرا بە زەبری پارە و ڕاکیشانی دابینکردنی زەوی لە وڵاتەکەی خۆیان هەموو ئیمتیازاتیان پێدا و گەڕانەوە سەر شوێنی خۆیان و ئەوانش خاوەنی دەوڵەتی خۆیان لەوێ کە ئێستا بەو شێوازن کە هەنا